سڵاوتان لێ بێ بەیانیتان باش زۆر خۆشحاڵم ئەم بەیانە لەگەڵتانم بەو هیواین ئەو تەوەر و بابەت و باسانەی کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە بە سوود بێ بۆ ئێوە. ئەمڕۆ کۆمەڵێک بابەتمان هەیە، بابەتی گرنگن لە بەرچاومان گرتیا، بابەتی هونەری زۆر تیشکمان خستۆتە سەر، بابەتی هونەری لە دیوی ئەوەی چۆن بتوانین لە ڕێگەی هونەرەوە بەیەکەوە ژیان لە کوردستان دروست بکەین یاخود زیاتر گرنگی بە بەیەکەوە ژیان بدەین. لە هەمان کاتدا جارێکی دیکە باس لەوە دەکەین چۆن پۆڵەکانی شانۆ جارێکی دیکە لە سلێمانی پڕ بووەوە و کۆمەڵێک بابەتی دیکەی هۆشیاری، بابەتی ژینگەی، بابەتی ئەدەبی و لە هەمان کاتدا بابەتی کشت و کاڵیشمان هەیە کە تایبەت با بڵین بە بابەتی ئابووری. لەگەڵمان بن بە سەرەتا بزانین لە ناونیشان چیمان هەیە، پاشان دێین بۆ ناوەڕۆک. شانۆگەری میوانێکی دوور لە سلێمانی نمایشکرا. بەڵگە فیلمی خاکی پیرۆز کە باس لە پێکەوە ژیانی کوردستان دەکات بەرهەمهێنرا. وەستا خەلیل سەعید ماوەی 60 ساڵە لە هەولێر بەرگدروی و کڵاوچنین و ئەم بابەتانە دەکات. دەستپێکمان بابەتێکی هونەریە و لە ناو هونەریش تایبەتە بە شانۆ. جارێکی دیکە خۆشحاڵانە خۆشبەختانە پۆڵەکانی شانۆمان بە پڕی بینیەوە. جارێکی دیکە سلێمانی ڕۆڵی هەبوو لە پڕکردنەوەی هۆڵەکانی شانۆ. ماوەیەکی زۆرە کاری زۆر باش دەکرێت لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بابەتی شانۆیی و لە دوسێ ڕۆژی ڕابردووش بینیمان بابەتی شانۆی سەرشەقام لە کەرکووک بە میوانداری کۆمەڵی گروپ لە دەرەوەی وڵاتان، ینی واتە لە دەرەوەی عراق وڵاتان بەشداریان تێدا کردبوو، گروپی زۆر گەورە هاتبوون. ئەم جاریان لەسەر شەقامەوە بۆ ناو هۆڵەکە باس لە شانۆگەریەک دەکەین، شانۆگەری میوانێکی دوور. یەکێکە لەو شانۆگەریانەی کە ئێستا هەر بەردەوام لە نمایشکردن لە شاری سلێمانی دەرهێنانی لەلایەن ڕابیار نەوزادەوە بۆ کراوە. ئەم شانۆگەریە باس لە جوانی دەکات، چەمکی جوانی چییە، ئێمەی کورد چۆن لە جوانی دەڕوانین. ئەمانە هەموو لەسەر تەختەی شانۆ نمایشکرا. شانۆ بۆ پانتاییە هونەریە دادەندرێت کە دەتوانێت بە ئاسانی کۆچ بۆ زەمەنە جیاوازەکان بکات و ببێتە حکایەت خوان. بەڵام لە پاش جەنگێکی ئاوا درێژ بە گومان بتوان ستایشی جوانی میوانێکی دوور ناونیشانی دەقی شانۆیەکی کوردیە کە بە شێوەیەکی ورد دەست دەخاتە سەر چەمکی جوانی. من دڵنیام ئەو کچە حۆری بوو. بەهۆی قوڵی دەقەکەوە زۆرترین ئەکتەر بەشداری شانۆگەریەکەی کردووە. باشێک لە ئەکتەرانیش چەند ڕۆڵێکی جیاواز دەبینن. دیمەنی هاوبەش لە نێوان ئەکتەر و دیالۆگەکانیان تێڕوانینە جیاوازەکانی میلەتی کووردە لە چەمکی جوانی. کارکتەرەکەم ژنێکی مۆسیقارە، کارکتەرێکی مۆسیقیە، ڕۆڵی هەیە لە ناو ئەم شانۆیە و بە چەندین دروستبوونی چیرۆک و ڕووداوەکان لە لای کارکتەرەکەی منەوە سەرچاواگرێت و باسی جوانی ئەکا کە تا چەند ڕنگدانەوەی بێ لە ناو کۆمەلگا و لە ناو دەسەڵاتە، لە ناو کەسانی ئاسایی یا ڕنگدانەوەی چۆنە بێ لە دواترەوە. یەکێک لەو خاڵانەی کە بۆتە هۆی ئەوەی شانۆگەری میوانێکی دوور لە لای بینەر جیاواز بێت دیکۆری سینیۆگرافی شانۆگەریەکەیە کە دەرهێنەر هەوڵی داوە بینەر لەسەر تەختی شانۆ بینەری شانۆیەکە بێت و نزیکتر بێت لە ئەکتەر. هەروەها هۆڵی شانۆیەکە وەک پێشەنگایەک بێت بۆ تەواوکردنی پەیامەکانی دەقەکە. یەکێک لە ئەو چەمکانی کە خۆم ساڵانێکی زۆرە کاری لەسەرەکەم لە شانۆیە شانۆی زیندووە. شانۆی زیندوو تەنها کاری لەسەر ئەکتەر و دەق و حیوار و دیکۆری ناو شانۆکە ناکات.
چەمکێکی زۆر گرنگی شانۆی زین و بینەرە ینی ئەمە هەنگاوێکی تازەیە بۆ ئەوەی کە بمانوێ بگەین بە هەنگاوێکی زیینوتر لەگەڵ بینەرە هەوڵ بدەین لە داهاتوە بتوانین تەنانەت بینەرەکان لە ناو شانۆکەیە بەشداری پێ بکەین ڕاستەوخۆ ئەم دیزایانی سینۆگرافیایە و شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ سینۆگرافیاکە و دەقەکە و بینەرەکان و جوڵە و حیوار و مەنەلۆژی ئیشەکەمانان لەم چەمکەوە سەرچاوی گرتووە چۆن ئێمە سینۆگرافیای دروست بکەین بینەران هەست بە زیینوبوونی بکەن ئەم ڕووداوانە لە پاش هەفتەیەک سەر دەسەڵاتی ئەمیری ئیمانداران ئەم ساڵ بە ساڵی نمایشکردنی شانۆگەری لە سلێمانی هەژمار کرا توانرا چەندین شانۆگەری پێشکەش بکرێ ئەو خاڵەی زۆرێک لە شانۆکارانیش کاریان لەسەر کرد نمایشکردنی شانۆی زیینوو بوو تاوەکو بینەر بکەنە بەشێک لە نمایشەکەیان دایلە کەمال کوردستان 24 سلێمانی لە سلێمانیەوە بۆ زاخۆ ئەم جاریان لە بابەتێکی هوەریەوە دەڕۆین بۆ ئەدەب بۆ لای ئەدەب دۆستان بۆ شاعیران لە سنتەری ڕۆشنبیری زاخۆ کۆڕێکی شعری بۆ هەڵبەستوانی ڕۆژئاوای کوردستان عەزیز خەمجڤین بەڕێوەچوو خەمجڤین بۆ کوردستان 24 گوتی زۆر دڵخۆشم وەک هەڵبەستوانێکی ڕۆژئاوا هاتوومەتە زاخۆ شعر بۆ دۆست و بۆ هەڤاڵەکانم دەخوێنمەوە لە دلێ بەندەوار دلۆڤانیەکێ ببارینە ببێژە خەمێن کۆلەمە جڤیانە بفڕن مە پێدوی ئێدی بووە نینە ئەvێ سبەهێ تەهلمەکە بەیبوونێ لەسەر ڕێکا خوا وەران لپەیتە هەنگ و پەرپەریکان شاهی دکردن لپەیتە کارغەزالێن هزران دچێریان لپەیتە وارەك دژین ناوێ من عەزیز خەمجڤینە هەڵبەستوانێکی ڕۆژاوای کوردستانی من لێ ئەز کوردستانیمە ئەز گەلێکی کیفخۆشم گۆیر و ڕۆژ لە سنتەرێ ڕەوشەنبیری لە باژاری زاخۆ میوانم و من لە پێشبەری کەس و کارێک خوا هەڤالێن خوا دۆست و ناسی خوا گورزێک ji helbestên xwe ji hestên xwe ji bo wan pêşkêş kir. Ji bexçeyê bêdengiyê bifirîne hişmenda gohiş û dahênanî bi hev dane naskirin. برگەی لەگەڵ ئەحمەدی خانی کە لەلایەن نووسەری دیاری کوردستان جاندۆستەوە پێشکەش دەکرێت کە لێکۆڵەری ئەدەبیە نووسەرە هەموو ئەمانەیە جاندۆستێکێکە لە ناوە دیارەکان خۆی پێشکەشی دەکات بەڵام ئەم جارە لەسەر ئەحمەدی خانی باس لەوە دەکات کاتێک کە ئەحمەدی خانی مەموزینی نووسیوە دەبووە لەو سەردەما نووسەران شاعیران خوێنەران هەموو ئەمانە پاڵپشتمان بۆ ئەحمەدی خانی وەکو شاکارێکی زۆر زۆر گەورە لەو کاتیوە کاریان لەسەر ئەم چیرۆکە لەسەر ئەم شعرە لەسەر مەموزین کردبا و جاندۆست لە درێژەی ئەو بابەتێک کە ئێستا پێشکەشی دەکات باس لە کۆمەڵێک خاصەتی دیکەی دیوی دووەمی ئەحمەدی خانی دەکات پێی وایە ئەحمەدی خانی لەگەڵ ئەوەی کە نووسەری و ئەدیبێکی زۆر زۆر مەزنە لە مێژووی کورد و لە هەمان کاتدا زۆر مرۆڤ دۆست بووە پێی وایە گەورەترین و پیرۆسترین بوونەوەر مرۆڤە ئەمانەشی ڕەنگ داوەتەوە لە نێو بەرهەمە ئەدەبیەکانی دەم باش بینەر و گوهدارێن کوردستان 24 خەلەکێک نو لەگەڵ خانی ئەمی لەگەڵ هەف بقەدینن بهێڤیا کۆ بدلێەوە بە خەلەکە بهری مە بەحسا فەلسەفەیە عشقێ مە بەحسا فەلسەفەیە هەبوونا ئینسان ئافراندناوی و خودێ ئەف کەون و گەردون ji بۆ وی ئافراندیە مە بەحسا vê kir ez dixwazim li vir tiştekî bibêjim binêre civaka me ya Kurdî civaka wêjevaniyê civaka hizrî a fikrî çendî li paş bû mesela ev memûzîn wekû kitêbekê dikaribû şoreşek fikrî li Kurdistanê ava bikira gava ku şirove li ser bihatana kirin kitêbek bi vê rengî nedivabû wisa hema derbas bû ba wekû ji xwe re şacirekî li bazî dê nivîsandiye û sebra xwe pê aniye yan çend
ڕوپەلێن سپی پێڕەشکردن لە دنیای چاوە فکر و فەلسەفە و وێژە و تشتێ وسا چێ دەبوون کتێبێک شاه ئەسەر دەردەکەت ئەو کتێبە دەبوو مژارە گەلێک شرۆڤەیان وی مەلایی بهاتە تعلیق لێ بکرانە فەلسەفەیاوی بگۆتە ڕەد لێ بکرا بەرچەڤاوی بدا بۆتە خانی نەڕاست دەبێژە لەڤر ڕاست دەبێژە فەلسەفە ئەڤە فلان بێڤان هێدی بە ساڵان ڕە بە 10 ساڵان ڕە بالاخۆ بدنێ ئەڤە 320 ساڵە تقریبا 320 و چەند ساڵن مەموزین هاتیە نویسین تشتێک لەسەر ئاوا نەبوو مخابن ئەڤایەژی نیشانە جڤاکە مەیە کوردی کو پر دووری بیر و هزر و فەلسەفە و وێژەیە vê serdemê de hinekî xwedîtî lê çêbûye baş e lê dîsa jî em dibêjin ku xwezî ji berê de ba ku niha bingehekî gelekî xurt ji me re ava dibû. Yani were em bibêjin kitêbê İbn Sîna, kitêbê Elfarabi, kitêbê Nizamkê bi sedan pirtûk û kitêb li ser wan çêbûne. Namîlke û şirove û haşiye û nizamçe li ser wan kitêbana çêbûne. حتى ايه فقهي حتى ايه ام بيجن نحو صرفة عربي نحو كألفياء ابن مالك او چاو او كتابك بفي رنگي لجمع درباس بو بيكو نفيسكاركي ويسردمي عالمكي ويسردمي رابع وان فكر وبيرو باوريا احمد هر ده مالك وكاز نهادو خين مجوارة هيجايكو بحثك لسرچيبه ليكولينك لسرچيبه لي مخابن افتش نبو نقطة عدنا أتخوازن ببيجم ماموزين وك كتاب تجي ديمانن شيوكاريين تجيه شيوكارين كرد كل في برهمي فقرن وجوه برهمي ديمانن هفديتنا ممو زينة تاج دينو ستيئو ممو زينة لقادة نوروزي ببێژم حەبسێدا لە لیستکا شەترەنجێ فلان بێوان گەلێک دیمەنێن خۆشکی جوان هەنە کۆ شێوەکاریە کوردی بپێشخینن لێ مخابن ئەڤژی چێ نەبوو نها هێدی ئەس بالا خۆ دمێ چەند تابلۆیان خۆشک هەنە لەسەر مەموزینێ ئەو تابلۆژی گەلێکی جوانن لێ دیساژی وەک مەگۆ دەبێت لەسەر وانژی ئاوا ببن گەلێکی وێ باش بە ji bo me ji bo hebûna me ji bo nasnameya me ya Kurdî ku em karibin li ber xelkê bibêjin avaya şah eserek me wî rengî heye. Em ê vegerin felsefeya Ehmedê Xanî a ku wek me got behsa ruh û cesed dikir. Di dawiya xeleka çûyî de me got lê me temam nekir. Ez ê niha dîsa bixwînim wan malikan. Ev ruh û cesed bi cebr û ikrah tezwîcî bûwîn bi emrê Allah. ناسوتی اگر چرنگ سفاله لاهوتی جی پرتوا جماله دورده احمد خانی چد بیجه روح و جسد گیان و لاش بجبر و اکراه بزوره بنحس کرنه بشدته تزویج بونه هاتنا باهف تزویج بونه بأمر الله اف فلسفه لجنب ابن سينا هي ابن سينا قصيدة كوي قالك مشهور هي لسر قصيدة ابن سينا عن النفس بعربي بيجن هل بس تاوية لسر روح روح دشبهنا بكافوكا كيد بيتشاوا جور دا كتية از ويجي هنا كي بخينم دو مالكن هذه جي بس جبركو تأكيدا في او احمد خاني دكن ويا فكراوي هبطت إليك من المحل الأرفع جور جدرا هري بلند روح جبركو روح تشيكي بايا بلند جم خوديا هاتيا ورقاء كفوك كذات تعزز وتمنع يعني خزوب زنادة دسكسكي وصلت على كره إليك وربما كرهت فراقك وهي ذات تفجع بكره بيدلي خو هاتيا باتا بيدلي خو تابل فيلا شيبويا أو رحيهان وقتا دردكوه جی بدلی خواه دردکوه بزوره و بإيش دردکوه بجان دردکوه او روح اواجی الجم احمد خانی وک مگوت دورده هیا بجبر و اکراه تزویج بوین بأمر الله ناسوت انسانیت چیه؟
دبي أجر رنج سفالة سفال رنج جعردة بنزم بكير بحري وآخر تشتي بقدر وقيمة لاش أوى لاش بيروح نتشتكى براستيجي قافا إنسان زندية دتشات تي لقافا دمرة دحلت تشتكي باشتي دنامين لاهو تيجي برتوى جماله رح جنورة جمال خديه روحي إنسان روحي مخلوقات جنورة جمال خديه للاشي وي أري لاشي كي جحرية شي بويا بقيمته وقت خلقها بريد يجي ماجو قافا خديه روح بردا في لاشي بو بقيمته بو تشتكي خديه جر ملائكتي خارجوت جرا هرن سجده ج آدم ره بري كل روح بكفا آدم جوارن وصا نقوت بو حريك بو العردي بو لقور دين بيجاني لي قافا قو روح بردا وی جسدی جه ملائکت خارجوت دا ایجا سر خوشیره خوار بکن جبرگو بو آفریده کی پیروز من آفراندیه حرفا کمگوتی نقش هوره احمدی خانید بیجا افتشتی کمگوتیه نقشه کی هوره یعنی مجارك نهسانه لمقصد معناه وكوره معناه ويجي قالك كوره ظاهرت أجر نماية صغرى باطن أو نقش خامة كبرى أفجي بيتك عربي دويجا أتحسب أنك جرم صغير وفيك انطوى العالم الأكبر يعني يا إنسان تدحسبني قلت آفريدايكي بتشوكي أف قردون وأف هبونا مزن دتدا هاتيا قنجان دتدا اختصار هاتيا كورت كرن أحمد خاني جيفيد بيجا دبي بظاهر إخوة أجر تشتكي بتشوكا ليه بباطن إخوة بهندر إخوة نقش خامايا مزن نقش خامايا خديه أف إنسان أف آفريداي هاني أحمد خاني كما جفر هيدي وقت ما قلت في قيمتي دا إنسان في قيمتي في نرخي جراند دا إنسان جبوكو بريقشتكي ببجا مروفاتي نهي جاي بچن جهنمي يعني خديه أو آفراندنا آفريداي خدينا أما باشا بينا في فلسفة أو يادن لأ مالكي وي تمام بكن موجودة دوي شهادة غيب مشهودة دوي سيادة عيب أفاجيل سر إنسان دبيجا لسر وكو نقشك يدو شهادة غيب حمو عالم الشهادة تشتيقو البرشافات إنسان دهايا وتشتيقو نال برشافان نديار يعني همو تشتيق كرت هاتيا كرت كرن إنسان بخوا هم ظلام هم نور قال أخوة بدن فيه إنسان بخوا هم ظلام هم نور هم طاريتية هم روناهية إنسان آدم جته هم قريبة هم دور مش خودي رد بيجا آدم جته يا خودي هم نيزيك هم دورة إنسان چاوا نيزيكي خوديه بوي روحانيت أخوة بوي باقيجي أخوة بوي روحي شيريني قد بدنا ويده لجدورة جي جبرقلاشة جسدك فانية وي داوي بچه أو جسد آدم جته هم قريبة هم دور إنسان بخوا هم ظلام هم نور إنسان دو بشن بشك جي طاريتية هاتية بشك جي رونية روني وطاريتي بهفر داوي بنايك بنا إنسان دشر دانا أب فلسفة جي دخلك إن بيشيا ماذا يدخلك بيشيا ماذا أم دكار شروفا بكن أمينها خاطر جوا بخوازن تماشفان هيجا حتى خلق كدن أمي جار دي هبدو ببينن أمي لقال خانيبن ولقال وبن بمينن خشية دا نزیکەی 20 خولەکە پرۆگرامی بیانی 24 دەستی پێکردووە تاوەکو ئێستا بابەتەکانمان لە بابەتی ئەدەبی و هونەری دەخولێتەوە ئەمە جێگەی زۆر خۆشحاڵیە چونکە دەبینین توانای ئەدیبانی کورد توانای دەرهێنەرانی کورد هەموو ئەمانە شوێنی خۆی گرتووە و بەرهەمی زۆر باش بەرهەمی زۆر ناوازەیان هەیە یعنی ئەمەی بڕگەی جاندۆس یەکێکە لەو بڕگانەی کە پێویستە هەموو تاکێکی کورد شانازی پێ بکە نەک بە بڕگەکە بێگومان بە تەوەری بڕگەکە ئەمیشکە باسکردنە لە شعری مەموزینی ئەحمەدی خانی کە باس لە بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی دەکا ئەم جاریان
لە ئەدەبیەوە دەڕۆین بۆ بابەتێکی دیکەی هوەری و بابەتێکی دیکەی نەتەوەی چونکە دەتوانین بڵێن پەیوەستە لەگەڵ یەکتر کە فیلمێکی دیکۆمنتاریە بە ناوی خاچی پیرۆز. ئەم فیلمە یەکێکە لە فیلمە نەتەوەیە زۆر جوان زۆر سەرنجڕاکێشەکان پەیامی زۆر جوان و پەیامی مرۆڤ دۆستانە لە پشتی فیلمەکە هەیە. ماوەی فیلمەکە 103 خولەکە باسی مێژووی بەیەکەوە ژیان و بەرگری کوردستان و هێزی پێشمەرگە لە دەشتی نینەوە و لە خۆگرتنی ئاوارە کریستانیەکان لە کوردستان دەکات. بێگومان ئەمە ئەو شتەیە کە ئێمە وەکو کورد ئەگەرچی تاوەکو ئێستا وڵاتمان نییە بەڵام دەتوانین شانازی پێوە بکەین چونکە خۆمان کۆمەڵێک دەرد و معاناتمان هەیە لە کۆمەڵێک لاوە دەورە دراون بە هەموو شەوەیەک فشارمان دەکرێتە سەر بەڵام واز لە مرۆڤبوونی خۆمان ناهێنین بەردەوام دەرگای ماڵەکانمان کراوەیە بۆ لە خۆگرتنی نەتەوەی دیکە و خەڵکی خاوەن ئایدیای دیکە و ئاینی جیاواز. ئەم فیلمە لە دەرهێنانی بەڕێز سەید محەممەد عەبدوڵایە کە کاری لەسەر ئەم فیلمە کردووە بە خۆشحاڵیەوە کاک سەید محەممەد میوانی ئێمە ئەمڕۆ لە بەیانی 24 کاک سەید زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵم کە بەڕاستی ئەم بیرۆکەی فیلمەکەم بینی و وێنەکانی ئەم فیلمم بینی ئەگەرچی تاوەکو ئێستا فیلمەکە نمایش نەکرا بەڵام لە وێنەکان ئەومان بۆ دەردەکەوێت کە بابەتی چەند جوانی تێدایە و پەیامی فیلمەکە چەند گرنگە. ئەم فیلمە بۆچی بەرهەم هات؟ یەکەم جار زۆر سپاس پێم خۆشە هەر لێرە بەیانی باش بڵێن بە هەموو بینەرەکانی کوردستان 24 و ئێوەی عەزیز زۆر بەخێر بێ. ڕاستی قسەکانی جنابێت زۆر بە جوانی داخل مۆزوعەکە بووی. ئێمەی کورد زۆر جار دلن کابراگەر کابرای برسی ئاگای لە برسیە. ئێمە هەموو جار لە زۆڵم و ستەم و کۆمەلکۆژی و ئاوارەبوون بووینە. ئێمە دەردێ ئاوارەبوون و زۆڵم و ستەمێ ئەوانی تر ئەقەلیات ئەوانی تر باشتر تێدەگەین و ئەمەن وەکو کورد وەکو کوردستانی هەستم بەوای کرد کە ئێمە لە مێژووە هەموو جار داکوکمان لەو مۆزوع کردیە. سەرڕایەوەکە ئێمە دەوڵاتیشمان نەبووە سەرڕایەکە بە خۆمان بن زۆڵم و ستەم و ئاوارەبوون و ئەنفاڵ و کیمیاباران بووینە بەڵام هەموو جار داکوکی و دیفاعمان لە پێکەوە ژیان کردیە. ئەڵا حەزم دەکرد ئەم پێکەوە ژیانە مێژوویەکە لە کوردستان هەیە لە ڕێگای دیکۆمنتاریەک دەنگەکە بگەینمە وڵاتەکانی دەرەوە و جیهانی دەرەوە کە باشتر لە ڕەوشت بەرز میلەتی کورد باشتر تێبگەن و دەستە یارمەتیش بوو درێژ بکەن چون ئەگەر ئێمە نەبین ئەم پێکەوە ژیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر وجودی نییە. زۆر باشە کاک سەید من پۆستەری فیلمەکەم بینی بەلامەوە زۆر سەرنجڕاکێش بوو ئەگەر بتوانین نیشانی بدەن ئەمە پۆستەری فیلمی خاکی پیرۆزە گشتیان هەر ینی ئەو وێنانی کە بەکارت هێناوە لە پۆستەرەکە هەمویان هەر وێنەی جوان و سەرنجڕاکێش بوون دەستنیشانکردنی وێنەکان زۆر گرنگە لەو کاتانێکە ئێمە بینیمە بەتایبەت لە شەڕی داعش و هەموو ئەمانە وێنەی زۆر بڵاو بووە بەڵام هەڵبژاردننی وێنە زۆر گرنگە ینی بۆ نمونە ئەم پێشمەرگەیە سیر دەکەین ئەو وێنەکە ڕەمزی برامەسیحیەکانە هەڵی گرتوەوە ڕێگەی نەداوە لەسەر زەوی بکەوێ ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێمە تەنیا خۆمان ناپارێزین وەکو موسڵمان بێگومان ئێمە هەوڵ دەدەین ئەو کەسانی کە ئاینی جیاواز پەیڕەو دەکەن لە کوردستان ئەمانیش بە هەمان شێوە هەست بە ئەمان هەست بە سەلامەتی بکەن وەکو تێبینیاکە گەڕسەد بتەنە من باس هەر لەسەر پوستەرەکە دەمیش پرسیاری ئەم پۆستەرە بکەم بۆچی ئەم وێنانت هەڵبژاردووە ئەمن لەسەر پوستەرەکە یەک تێبینی وەکو نوکتێکی زۆر جوانم هەیە ئەمەی سەرەوە کە جنابەت سەیری بکەی بەڵێ پێشمەرگەک بەڵێ پێشمەرگەی کوردستان ماز دەکا و ئاڵای داعششکی نایتە خوارد ئەم کابرا پێشمەرگەک بوو ناوی جەخسی بوو شەهید بوو ئەمە وێنەی شەهیدێکە یەک لە شەهیدەکانە بەڵێ یەک لە شەهیدەکانە کە مەبەستم ئەوە کە ئێمە لە بوو دیفاعکردن لە کەنیسەکان لە ئاوارەکان لە ئێزیدیەکان لە هەموو پێکاتەکان کە لە دەشتنینەوە تووشێ ئەو کۆمەلکوژیە و ئاوارەبوون بوون ئێمە باجەکەماندا ئێمە دیفاعمان کرد ئێمە 500 شەهید تەنها لە دەشتنینەوە شەهیدماندا لە کاتە ئازادی شنگال و ئێمە لە توول ئەم شەڕە کە بەسەر ئێمە دەسەپێنرا نزیکەی 1900 شەهیدماندا نزیکەی 12000 بریندارمان هەیە و ئێستاش بەردەوامە هەر چەند ڕۆژ پێش لە قەرەچۆق و ئەو مانتەقانە ئێمە چەند شەهیدماندا یعنی شەهیدەکانمان هەر بەردەوامە یعنی ئەم خەباتە کە مێژوویە و هەتا ئێستا ڕامان کێشە و بەردەوامش دەبین. کاک سەید پێم خۆشە باس لە ناوڕۆکی فیلمەکە بکەین چەند شوێن گەڕای ئەم بابەتە بابەتی دیکۆمنتاریە و بۆ مێژوو دەمێنێتەوە
پێویستی بە زۆرترین بەڵگا بە زۆرترین ڤیددیو بە زۆرترین وێنە هەیە و ئەو کەسانەی شاید حاڵن قسەی تێدا بکەن کوێ گەڕای چێ قسەی بۆ کردی لە فیلمەکە ئەمن وەکو دیکۆمنتکارێک دەبی ئەم تێبینیا باس بکەم کە لە دروستکردنی دیکۆمنتاری دەبی هەموو شتەکانە تو مستەمسک و بەلگەنامەت پێ بیتن بێگومان ئێمە لە دیکۆمنتاریەکە یەکەم جار چیمان کردیە یعنی ئەم پێکەوە ژیانە لە دەمی خۆیان ینی لە دەوێ برا عەرەبەکانمان برا مەسیحەکانمان لە جناب پاتریاک بگیرە جناب مەتران بگیرە جناب قەشە بگیرە جناب پارێزگار مووسڵ بگیرە بەستم ینی لە دەمی ئەوان باسی پێکەوە ژیانەکە دەکەن ئەمە دەسەلمینیتن کە شتێکی ئمە باز دەکەن بە بەلگەنامەکانی کە لە فیلم پێشان دەدرێتن پێشان دەدێت کە ئەم شتە وجودی هەیە ینی هەتا ئێستاش هەیە ئەو ئێمە بوام دروستکردن ئەم دیکۆمنتاریە لە هەموو شوێنەکان کە لە زاخۆ و دوهوک و ئەلقۆش و مووسڵ و کۆی و شەقلاوە و ئاکرێ و بێدیاڵ و یعنی هەر شوێنێک لە کوردستان دەستمان پێگەشتیە سەردانمان کردیە و بە چەندین کەسایەتی گەورەی برا مەسیحەکانمان لەم بوارە بەشدارن ڕاستە ئێمە لەسەر پێکەوە ژیان دیکۆمنتاریەکەمان دروست کرد بەڵام زوومەکە لەسەر برا مەسیحەکانی ئاوارەیەکی لە دەشتی نینەوە هاتن لەبەرەوە برادەرەکانی مەسیحی زیاتر دەوریان بینێ لە فیلمێک بەڵام لە هەمان کاتە ڕۆڵی ئێزدیەکانیش پێم وایە لە وێنەکان باس کراوە بەێ چون ئێمە لێ وڵاتێک دەژین کە بێ موسڵمان و ێزیدی و کاکەی و سابێ مەندایی و بێ کریسیان و ینی ئەوان ئەو وڵاتە وجودی نییە ئەمە لە کوردستانێک دەژین کە گولزارێکە هەر گولێک بە شیوازە و ڕەنگێکە هەر ئەمەش کوردستانی کردیتە نمونە لە هەموو شەرق الأوسط ئێستا بوو نمونە من باسە یەک مۆزوویەکەم لە شەرق الأوسط ئێمە تەنها شوێنێکین کە زانکۆی کاتولیکمان هەیە ئێمە وڵاتێک تەنها هەرێمێکین کە ئێمە کەنیسە افتتاح دەکەین ئێمە لە وەزارەتە ئەوقاف نونەراتی ئەنواع ئەقلیات دینیمان هەیە هەرچەند کەلیمە ئەقلیات زۆر جوان نییە بەڵام ئەوانە کە لە ئەدیانی ئەگەر وەکو ئەقلیاتیش لە با بڵێن لە دەرەوە بەکار بێ بەڵام گرنگ ئەوەیە مافیان وەکو لەلای ئێمە هەموو دەرەجیەکەن هیچ فارقێک نییە ئێمە وەزیرمان هەیە ئێمە ئەندام پارلەمانمان هەیە لەبەرەوە ئەو گرنگیەکی لە کوردستان بە پێکاتەکان درا لە شەرق الأوسط هیچ وجودی نییە و یەک شتە زۆر شتێکی ئێمەی هاندا کە ئەم دیکۆمنتاریە دروست بکەین عێراق جاران نزیکەی 2 میلیۆن و نیو مەسیحی لێ دێژیە کە ساڵ بە ساڵ ئەمانە لە 1950 کەم کرا هەتا ئێستا بوویتە 300,000 نەفەر لەو 300,000 نەفەرە 295,000 زیاتر تەنها لە هەرێمی کوردستان دەژین چون هەموو ئاوارە بوون لە بەغدا لە دەشتی نینەوە چون ئەم کۆمەلکوژیە ئەم ئاوارەکردنە ئەم سیاسەتە شۆڤینیە ئەم سیاسەتە فەرق و جیاوازیە کاری کرد کە ئەمان کوردستانیان بە شوێنێکی ئەمین بۆ خۆیان دابنن لەبەرەوە هەموو ڕوان کردێتە کوردستان و ئێستا کوردستان مولکەی ژیانوانە زۆر باشە کاک سەید ئامانجی تۆ لەم فیلمە تەنیا هەڵگرتنی بابەتەکانە بۆ مێژوو یاخود ئێستا پەیامێکە تێدەتەوێت بە جیهانی بڵێ وە چۆن پێیان دەڵێ ڕاستی ینی ئێمە هەردوو گرنگە یعنی چون ملەتی کورد هیچ کاتێک ئێمە مێژوومان کی بۆی مای نووسە هەموو جار دوژمنەکان مێژووی کوردیان نووسە ئێمە دەبی خۆمان ئەمە زۆر خەتەرە بەلێ چون ئەوان بە کەیفی خۆیان دەنووسن بە ڕاستیەکان دەشارنەوە لەبەرەوە ئێمە پێویستیمان پێەیە کە خۆمان وەکو کورد وەکو کوردستانی مێژووی خۆمان تۆمار بکەین ئەمە ئەرکە لەسەر شان هەمومان یعنی بە وەکو ئەرکێکی لەسەر شانی منیش سینەماکار بوومە گوتم ئەوی شەی دەکەم ئەرکێکی تریشمان هەیە ئەمە گەیاندنی ئەم پەیامە بۆ جیهانە دەرەوە مەسەڵەن من تقریبا 10 ڕۆژ پێش لە سەفەرێکی ئەڵمانیا بووم لەگەڵ چەند ئەندام پارلەمان لە بەرلین دانیشتنێکم هەبوو لە پارلەمانی دووسلدۆرف داوا دەبین هەر ئەم فیلمە و ئەم پێکەوە ژیانە لەوێرەش باس کرا لەگەڵ سەرۆکی لاوانە جیهان باس کرا و ئێستا مەسەڵەن بوو نمونە جنابێ سعد ئاغای سلیوانی لەم سەفەرێکە بوو داواتێکی فەرمی هەبوو لای جنابێ پاپا دوو دیاری بووی بێر بوو دیارەک تابلۆیەک بوو تابلۆی پێکەوە ژیان بوو کە پێشکەشیان کرد و فیلمەکەی منیشیان پێشکەشی جنابێ پاپا کرد بەبەستم ینی ئەمە هەر بەردەوام دەبیدن ئێمە چالاکی تریشمان هەیە لە ئیتالیا دەمان بیتن لە بریتانیا دەمان بیتن لە ئەمریکا بانکەش کراینە و لێرەش یەک دوو چالاکی گەورەمان هەیە بەڵام جارە وەکو سوپرایز باس ناکەین ئینشەڵا لە داهاتوو باز دەکەین بەبەستم ئەم گرنگی ئەمەیە کە ئەم بەرهەمە دەبی ئەم ڕاستیە ئەم پێکەوە ژیانە ئەم جوانیە ئەتوو دەبی و جیهانت دەرەوەش پێشان بدەین و باشترین ڕێگاش بەڕای من هەر دیکۆمنتاری و فیلمێکی بگەێتە هەموو شوێنێک کاک سەید ڕەنگە خەڵکی
زۆربیان تەنیا لە ڕێگەی شاشەکانەوە و بەشێک لە ڕێگەی سوۆسیال میدیا ئەو بەیەکەوە ژیانیان بینی بێ وەکو تۆ کە وەکو لێکۆڵەر وەکو دەرهێنەرێک بە دوای بابەتەکە کەوتوی ناوڕۆکەکەیان نەبینی بێ ئەو کەسانەی کە پیاوی مەزنی ئاینی مەسیحین و ئێزیدین ئەمان چی دەڵێن لەسەر لە خۆگرتنیان و شوێنبوونەوەیان لە هەرێمی کوردستان چۆن باسی ئەم بەیەکەوە ژیانیان کرد ئەمە هەندێک مثال لە خودی فیلمەکە بوو جنابەتینم مثلا بوو نمونە ئێمە پێم خۆشە گەنجەکان زیاتر ئەم بوارە تۆزێک دقەتی لەسەر مۆزوعەکە بدەن چون گەنج ئێمە دەبی تۆزێک بیر بکاتەوە تۆزێک مێژوو ڕابردوو کە لە پورێ کۆنێ کوردی ڕاستی شارەزابیتن مثلا ئەسەر لە فیلمەکە ئێمە هەمانە کاتی کە مەلا ئەحمەد شەرنەخی کە مەلایەکە بە ناوبانگی منتەقەی دەڤەری زاخووە سەردانی کەنیسەی زاخوو دەکاتن و پیرۆزبایی لە دەست بەکاربوونی مەتران پێترۆسی دەکاتن ئەمە جوانترین شانازیە کاتی جناب سەرۆکی هەرێم جناب کاک نێچیروان یان جناب سەرۆک بارزانی کەنیسەک افتتاح دەکەن یعنی ئەمە بەخۆی جوانترین شانازیە بوومە ئێمە لە کوردستان قەبرستان مشتەرەکمان هەیە یعنی سەر لە شەقلاوە قەبرستان شوهەدا ئێمە 22 شەهیدمان هەیە لە سەردەمی بەعسکە دوو لەوان برا مەسیحیەکانن ئێمە مەزارگەی مشتەرەکمان هەیە ڕەبەنبۆیە یەک لە مەزارگەیەکە لە شەقلاوە کە لە لای مەسیحیەکان بە ڕەبەنبۆیە ناسراوە بەڵام لە لای ئێمەش وسو ڕەحمانە لای موسڵمانەکان هەردووک بەبێ جیاوازی سەردانی مەزارەکە دەکەن لە کۆیە مەزار مشتەرەکمان هەیە یعنی مەزارگەکە هەم یە مەسیحیەکانە هەم یە موسڵمانەکانە ئەمە لە ئەگەر باسی مێژوو بکەین مەسەن لە گوندێ کارەساتی گوندێ سووریا کە 1969 ئەم کۆمەڵکوژی هاتە پێش کە 45 نەفەر ژن و منداڵ مسلمان و مەسیحی پێکەوە کۆمەڵکوژ کردن و 78 نەفەر بریندار کردن ئێمە هەموو جار خون و ئاوارەبوونمان و تێکەلبوونمان هەموو پێکەوە بووە هیچ جیاوازیەک لەم بوارەدا نییە هەڵا ئەمە ئێمە باسی مۆزوعێکی تریش بکەین یعنی مەسەن بوو نمونە جنابەت باسی گەورەکانی مەسیحی کرد کە لەم بوارە چی دەڵێن مثلا گەورە جناب پاتریاک ماراوا کە گەورەی هەموو ئاشوورەکانی جیهانە کە ئێستا مەقەڕەکەی لە ئەمریکا نەقلی کوردستانی کرد و جناب سەرۆک بارزانی کۆمەلگایەکی بوو دروست کردی لە هەولێر کە بەرامبەری کەشی مزگەفتە کە زۆر بە جوانی ئەم شتە هەستی پێ دەکرێتن جناب ئەو باسی ئەو ڕابتە مێژوویەی جناب شێخ عەبدولسەلام بارزانی و جناب بنیامین مارشەمعون دەکات لە مێژووە یعنی ئەم بەرهەم ئەم پێکەوە ژیانە بەرهەم ئێستا نیە بەرهەمێکی کۆنە یعنی ئەمە مثالێکی تر بینم کاتی خۆی لە هەتا سەردەمی شۆڕش ئەیلولش ئەگەر مەسیحیەک لە پێشمەرگەتی ئەوانەش هات بە کوشتن هەر بەراوە کوژراو دەهاتە گوتن کەس ناوی شەهیدی لەسەردانا نەدا بەڵام شێخ ئەحمەد بارزانی یەکەم کەس بوو کە کاتی هۆرمز مەلکچیکۆ کە فەرماندەکی زۆر گەورەی مەسیحیەکان بوو کە لە شۆڕش ئەیلول شەهید کرا جناب شێخ ئەحمەد بڕیاری لەسەردا گوتی هەموو کەس دەبی بە ناوی شەهید بانگی بکرێتن و شەهیدێکی گەورەی کوردستانە یعنی مەبەستم ئەم تێکەلبوونەکە مێژوویە و لە پێش چاویوانە و ئەوان لە دیکۆمنتارێکە بۆ خۆیان باسی مۆزوعەکە دەکەن باشە کاک سەید جگە لە فیلمی خاکی پیرۆز دەڕابردوو فیلمێکی دیکەی دیکۆمنتاریت هەبوو لەسەر گوندی کۆچۆ بوو بوو بەێ ئەم فیلمان دوای ئەوەی کە نمایش کرا دوای ئەو کە نیشاندرا فیدباکی فیلمەکە چۆن بوو وەرگر لە لای وەرگرەوە من بخۆم ڕێکخراوەکیم هەیە ڕێکخراوە کاردۆخ بوو پێکەوە ژیانە ئاینی و نەتەوەی لە کوردستان و لەم بوارە ئیش دەکەم یعنی ئەمە تەنها دیکۆمنتاری نییە کە لەم بوارە ئیشم کردیە دیکۆمنتاری تریشم هەرچەند ئەمە بە هاوکاری کوردستان تیوی و دەستگای بەڕواژانسی و دیکودرامات دروست کرا بەڵام ئەوانەی پێشتر کە بەرهەمی ڕێکخراوەکەی خۆمانە بوو نمونە 2016 و 17 ئێمە دیکۆمنتاریەکمان دروست کرد بە ناوێ 74مین فەرمان لەسەر کۆمەلکوژیە گوندی ئێزیدیەکان بوو کە کۆجۆ سمبۆلی وان بوو ئەمەمان کە تۆمار کرد لە ئەمریکا پێشانماندرا لە زانکۆی کاتۆلیک یونیڤرسیتی و جورج تاون و لە US نیوز و ئاشەسێتت پرس و VOA نیوز و لە زۆر شوین بەڵاو کراوە بەبەستم یعنی هەموو جارە من هەر کاتێک بەرهەمێک دروست بکەم حەز دەکەم ئەم دەنگە مەزلومیەتی میلەتی خۆم و ڕەوشتی بالای پێکەوە ژیان لە کوردستان ئەمە بە مستەمسکە بیگەنێ بە جیهانی دەرەوە لەم فیلمە لە خاکی پیرۆز جگە لە نیشاندانی بێکەوە ژیان و ئەو بابەتانە تیشخراوەتە سەر ئەو قارەماندێک کە پێشمەرگە هەی بووە ینی لە باوڵێن پۆستەرەکەی سەرەتادا ئەمە بەدی دەکرا کە ڕۆڵی پێشمەرگەی تێدا هەبوو چۆن باسی پێشمەرگە کراوە پێکەوە ژیان بێ بەرگری و بێ باجدان و بێ خوندان دروست ناکرێتن لەبەرەوە هێزی پێشمەرگە هێزێکی قارەمانێکە لەو بەرگریکردن لەو پێکەوە ژیان دەورێکی زۆر باڵایی هەبووە ئێمە قایەت قوواتی سوپای عێراق کە لە تەحریرکردن تا لە ئازادی مووسڵ دەوری هەبووە
لیوا نەجم جبوری کە ئێستا پارێزگارە مووسڵە ئەو بۆ خۆی باستە دەوری پێشمەرگە دەکاتن ئەو دلتن ئەگەر پێشمەرگە نەبە ئەگەر بەرگیری و قارەمانتی پێشمەرگە نەبە ئێمە نەمان دەتوانین مووسڵ ئازادکەین ئێمە نەمان دەتوانی بەرگیری لەو ئەو مەسیحەکانی دەشتینەوە بکەین ئەوانش بکو وێزیدیەکان کۆمەلکۆژ و ڕاونی ئاوارە دەبوون پێشمەرگە دەبرێکی زۆر باڵایی هەبووە لەم بوارە و بوو نمونە ئێمە باسی یەک مۆزوع بکەم کە هەرچەند جناب شێخ سیروان فەرماندەی هێزی پێشمەرگە زۆر بە جوانی باسی مۆزوعەکان دەکاتن بەڵام پێشمەرگەک لە ئێستا نیشتەجێ هەریرە بەناوێ کاک سالمان دوو قاچی دەستێکی چاوێکی گوێیەکی لە دەستدا لە فیلمەکە باشدارە دلێتن ئەم بەشێکی ماش ئێستا من حاضرم لە بوو بەرگریکردن لە کوردستان لە پێکەوێژیان ئەمەش بدەم ینی لەم شتانە زۆرمان هەیە لە دیکۆمنتاری ینی ئەمە نمونەی زیندون ئەمە نمونەیەکی لە خۆی فیلمەکە لە بابەتەکە باشە کاکسەی فیلمی دیکۆمنتاری بەڵگەیی ئەم بانە تا چەند هاوکار دەبێت بۆ داهاتوی کوردستان ینی بۆ نمونە دوای 50 ساڵی دیکە ئەم بەڵگە فیلمانە ئەم بابەتە دیکۆمنتاریانەی کاکسەید و ئەو بەڕێزانەی کە کاریان لەسەر بەڵگە مێژوویەکان کردووە بۆ ئێمە بتوانین لە داهاتوو بەکاری بێنین و بتوانین مێژوو بنووسینەوە بتوانین بەکاری بێنین لە خوێندن بۆ قوتابیان مێژوە دروستەکە ڕۆڵیان چۆن دەبین دروستکردنی کەسایەتی و تاکی کورد بە تایبەت گەنجەکان خۆمان بەبێ زانیاری و بەبێ مستەمسک ئەوان ناگەنە مەبەستی خۆن ئێمە دەبی بگەین ئەم قەناتە کە ئێمە صاحب ئەخلاقین صاحب کەرامەتین صاحب مێژووین و ئەمە دکاتەوە کە ئەتو نیشتیمانەکەت زیاتر خۆش بوێتن و ئەمە زۆر گرنگە و بەرگریش لێ بکەی و نرخشی بزانین لەبەر ئەوە ئێمە وەکو هەموو وڵاتەکانی دنیا ئێستا سەردانە وڵاتەکان دنیا بکە موزەخانەکانیان کتێبخانەکانیان گرنگیەکی زۆر زۆری پێدەدرێتن بوو چون ئەمە بەشێکە لە کەلتور و کەلتوری ئەو نیشتیمانە ینی ئەتو کاتی پێت خۆشە مەسان بوون من وڵاتی ئەلمانیا وڵاتی ئەمریکا یان شوێنێک بیناسی یەکسەر سەردانە موزەخانەکانی دەکەی کە بزانی چی هەیە چی نییە ئێمەش دەبی نەفسی مۆزوعەکە کە ئێستا بوون منە ئەمە موزەخانەکە کە ئێستا لە دەڤەری بارزان کرا کە هەندێک کەلەپوری جنابی بارزانی نەمێر یان ئەوانەی لەسەر کەلەپەلەکانی کە لە شۆڕش ئایلول ئەوانە سوودیان لێوەرگیرا لەوێرە دانڕا ئەمە دەرسێکی مێژوویە بۆ هەمومان کە ڕابردومان لە بیر نەکەین و داهاتوومان گەشت بیتر بووم کاکسەید کوردستان یان مێژووی کوردستان ئەوەندە کەرەستەی هەیە بتوانین زۆرترین بەڵگە فیلمی لەسەر دروست بکەین ئەمن زۆر جار لەگەڵ هامەتی زۆرمان بینیوە خۆت باش دەزانین ئەمن زۆر جار لە هەندێک برادێرە ئەمریکیم هەیە لەگەڵم قسە دەکەم دکتۆر مایکل نایس ڕاوشکاری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوو زۆر جار بەمێنێ دەیگوت ئێوە خەزینەیەکن گوت ئێمە کاتی دەمێەوە دەمانەوێتن فیلمێک شتێک دروست بکەین مەسەن لە ئەمریکا دەبینی ینی مەجبوری شتەکەی بوو دروست بکەیت سناریۆکە بوو دروست بکەیت بەڵام کوردستان وانە هەموو سناریۆکان ئامادەیە هەموو سناریۆکان حاضرە و شاهد عیانەکانی زۆریان حاضرن بەڵام ئێمە دەبی زیاتر سوودیان لێبارگیریم و تۆمار بکرێتن بەڕێز سەید محەممەد زۆر سپاس بۆ تۆ و پیرۆزبایی بەرهەمە تازەکە لێ دەکەم و هیوادارم بێتە بەڵگەیەکی زۆر گرنگی مێژووی و پێویستە لەسەر هەمووشمان بۆ جارێکیش بێ ئەم فیلمە ئەم دیکۆمنتاری ببین سپاس دووبارە زۆر سپاس زۆر مامنون بۆ داواتەکە وەک دەبینین لە پشتی منیشەوە دیارە کە تۆزێک ئاسمان مەیلە و هەورە وا پێدەچێت ئەمڕۆ لە تەواوی شارەکانی کوردستانی گەورە زۆرترین هەور هەبێ بزانین پلەکانی گەرما چۆنە بە شێوازێکە
مرۆڤ کاتێک لە 10 ساڵ زیاتر خەریکی پیشەیەک دەبێت بە تەواوی تایبەتمەندی لەم پیشە وەردەگرێت دەبێتە وەستایەکی کارامە لە پیشەکەی خۆی تجای ئەوەی کە نەک 10 ساڵ 6 ساڵ پیاوێک خەریکی پیشەیەک بێت وەکو وەستا خەلیل سەعید کە 6 ساڵە پیشەی بەرگدرویە لە ناو هەولێر تا ئێستاش دوکانەکەی هەر ماوە بەدەیان کەسی فێری پیشەکەی خۆی کردووە جگە لە دروینی جلوبەرێک سەرنجی خستووەتە سەر دروین و چنینی کڵاو و ئەو وەستایە دەڵێ زیاتر لە 600 جۆر کڵاو لە جیهان هەیە ئەمیش ژمارێکی زۆر کڵاوی با بڵێن جیاواسێ لە جۆرەکانی سیدار تەربوش و کڵاوی سەردەمی عەبدولکەریم قاسمی پێ دەڵێن و کڵاوی کۆماری کڵاوی ئەفغانی تورکی هەموو ئەم بابەتانەی هەیە کە پێی وایە هەر جۆرێک لە کڵاوەکان گزارش لە مێژوویەک دەکات. من هەر لە منداڵیەوە نالێم حەزم دەکرد یعنی شتی بدورم ئەو وەختە ئەمە کوتەک شەڵوارمان دەدووری لە ناو قەیسەری ڕانگ چۆغەڵمان دەدووری دوای ئەمن هەڵستان گوتم بەس ئەوە نەبی هەڵستان بێجامە ئیش کرد قەمیسم ئیش کرد ئیشی ژنانم ئیش کرد ئەلحەمدوللا لە هەمووش ناجی هەبووم لە خوای بەزیاد بی وەچی ئەسکەریشم خەلاص کرد ئەمن هاتم لە بەرامبەر ستۆدیۆ ڕۆژان دوکانم دانا ئەو وەختی بەس ئیشی ئاپرەتانم دەکرد چاکەتم دەدووری قاپوتم دەدووری تەنورەم دەدووری کۆستم هەموو شتێکم دەدووری عەزیە ئەنوا عەزیە ئەو وەختی ئەو هابوو یعنی هەشتایەکان ئەوەندە خەیات نەبوو لێرە لاولێرێ هەبوو نابلێن نییە بەس هەبوو یعنی ئەمن بەنسبەتە من هەموو شتەکانم دەدووری. ئەوەل جاری دووریم ئەو کڵاوەم دووری ئەوە سیدارەی پێ دەڵێن حەزم کرد ئەوەی بدورم دووریم ئەلحەمدوللا لە دەستم دەرچوو ئەوەم خەلاص کرد دوای هەڵستام ئەو کڵاوەم دووری وەختی عەبدولکەریم قاسمی ئەو وەختی ئەمە لە قەڵاتێ بوون تەقریبان عومرم 11 ساڵان بوو ئەوەم دووری ئەوە جێشی عێراقی لە بەریان دەکرد ئەوەی دوای یەواش یەواش خۆم یعنی لە ئیشی دەدا بەڕاستی حەزم دەکرد ئیش بکەم حتا مەکتەبی خۆمان من خەلاص نەکرد لەبەر خەیاتی دوای ئەلحەمدوللا جلکم دووری ئەنواع جلک ئی منداڵان ئی پیاوان یەواش یەواش ڕەواجی هەبوو ئەوانە ئەو وەختی داهات نەکردم یان دەیان گوت لە بۆم بدورن دوای سەر وەختێک ئەوانە نمان هێستا لەو ئاخیرەی دیتم جەماعەت دەیانەوێ بەڕاستی دێن لە مووسڵێ دێن لە بەغدایە دێن لە دەوڵەتان دێن دەڵێن فیلان شتمان دەوێ قەدیمەکان ئەمن دەدورم هێستا زۆر دەدورم یعنی دێن لێرە وەڵا هەندێک جار وا دەبی 3-4 قڵ بە جارێکی دەبن. لە کۆیە ژمارەیەکی زۆر خانووی کەلەپوری هەن کە مێژووی دروستکردنیان بۆ سەدەی 19 دەگەڕێتەوە لەم گەڕەکانە کۆڵانی تەسک و تەنگەبەر هەن خانووەکان یەکیان دوو نهۆمن دەرگایدار و پەنجەرەی بچووکیان هەیە و نووسین و نەخش و نیگاری سەرنجڕاکێش لەسەر دیوارەکان دروست کراوە. یەکەم بارانی ئەمساڵ هەندەی تر مەترسی داڕوخانی خستۆتە سەر دەیان خانووی کەلەپوری لە 4 گەڕەکی کۆیە تیمێکی شوێنەوارناسی و ئەندازیاری یەک خانووەکان دۆکیومێنت دەکەن ڕوبەری خانووەکان ژمارەی ژوور شێوازی دروستکردن و ئەو کەلوپەلانی لە دروستکردنیدا بەکار هاتوون و تەواوی وردەکاریەکان دۆکیومێنت دەکەن
ئەوەی تێبینیمان کرد بە سەبارەت بە مێژووی بیناکە لە پوریەکان بەشێک لەو بینایانە کە ئێستا ماون کۆنتترینیان دەگەڕێتەوە ناوەڕاستی سەدەی 19 کە هەریەک لەوانە شێوازێک و تایبەتمەندیەکی خۆی هەیە لە ڕووی تەلارسازیەوە. خانوەکە لە پوریەکان لە بەرد و گەچ دروستکراون، پەنجەرە و تاقی بچووک، دەرگایدار و شێوازی زۆر سادە لە دروستکردنیان بەکار هاتووە. خانوەکان بەشێکی زۆریان دووقات و دروستکراون، خاستەنەوانی کە خانەدان و دەوڵەمەند بووین، نهۆمی یەکەمیان بەکارەوەتە لە بۆ نیشتە جێبوونی خودی عایلەکە خۆی. قاتی سەرۆگە تەماشای بکەین دیتێڵی زیاتر و نەخش و نیگاری زیاتر لە تاپقی سەرۆ دروستکرا لە بۆ میوانەکان و ئەو کەسانی کە دەهاتن بۆ سەردانی. خانوەکانمان ئەوەی کە ئێمە هەمانە لە شاریکۆیە زیاتر لە شێوەی کۆرتە، یعنی حەوشێکمان هەیە لە ناوەڕاست خانوەکە، نافورەکی گچکە حەوزە شتێدا هەیە، چکە پێشتر لەبەرەوەی کارەبان نەبووە لە بۆ مەسایلی فێنکردنەوە شتووە. دۆکیومنتکردنی خانووە کە لە پوریەکانی کۆیە قۆناغی پێش نۆژەنکردنەوەی خانوەکانە. لە ڕابردوو زۆرینەی دانیشتوانی کۆیە لەو خانوانە ژیاون. نۆژەنکردنەوە پاراستنی خانوەکان پاراستنی مێژووی تەلارسازی وراتی کۆیە. ئەم پرۆژەیە ئێمە بە پرۆژەیەکی گرنگی دەزانین. ئەگەر خانوەکەش لە داهاتوودا بفەوتێت ئێمە لە هەر ئانوساتێک بمانەوێ خانوەکە نۆژەن بکەینەوە، یا حکوومەتی هەرێمی کوردستانیان بارودۆخی دارایی بەلایەکی دیدا بڕوە، ئەگەر پاش 50 ساڵی دی پاش 100 ساڵی دی بتەوێت خانوەکە نۆژەن بکەیەوە، تەواوی زانیاری و داتایەکان لەسەر ئەو ئەپە هەیە و هەروەها وێنەی تەواوی تاق و ژوور و پەنجەرە و دەرگایەکان و ئەو نەخشانەی کە لەسەر خانوەکان هەڵکۆدراوە دەتوانین لە هەمان شوێنی خۆی بە هەمان دیزایانی خۆی بە هەمان پێکاتی خۆی بنیادی بنینەوە. ساڵانی ڕابردوو بەڕێبەرایەتی شوێنەواری کۆیە دوو لە خانوەکە لە پوریەکانی کۆیە بەو شێوە ئەندازە و کەرەستانەی لی دروستکرا بوون نۆژەن کردوێتەوە. کۆیە یان وراتی کۆیە مێژوویەکی دێرینی هەیە. بە پێ و پارچە شوێنەواریانی کە لە ناوچە شوێنەواریەکانی کۆیە دۆزراونەتەوە بەر لە 7000 ساڵ لەو ناوچەیە ژیان هەبووە. مێژووی هەریەک لەو خانوەکە لە پوریانە لە نێوان 100 بۆ 200 ساڵدایە. هەریەکێکیان بە نەخش و مێژووی تەلارسازی کۆن دروستکراون. بە دۆکیومنتکردنی خانوەکە لە پوریەکانی کۆیە بۆ هێشتنەوەی مێژووی تەلارسازیە لەو شارەدا. ئارەسەمی کوردستان 24 کۆیە. هەر شار و شارۆچکەکی کوردستان بگەڕێن بەڵگەیەکی مێژووی هەیە کە تەمەنی ئەم شاران نیشان دەدا. ئەمەش دەرخەری ئەوەیە کە کوردستان چەند ساڵێکە چتەمەنێکە هەیە و ژیانی تێدا بەردەوامە. سوپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بەیانی 24 و دانیشتون، بە هیوام ڕۆژێکی زۆر زۆر باشتان هەبێت.